بەناوی خدای گەورە و میهرەبان ئامادەبوونی هێژە زۆر بەخێر بێن. زۆر خوشحاڵم کە لەگەڵێوەی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ دوو پرۆژەی گرنگ بۆ خەڵکی ناوچەکە و شاری هەولێر و هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان. یەکێکی ئەم پرۆژەی بەنداوی گۆمەسپانە کە شکر بخوا تەواو بووە بە هاوکاری و سەرپەرشتی و جێبەجێکردنی کۆمپانیای سەنەک کە لە سەرەتاوە ئەرکی دروستکردنی ئەم بەنداوەی پێڕاستپێردرا. دوای چەندین قۆناغ ئێمە لەم کابینە بڕیاری تەواوکردنماندا و شکر بۆخوا ئێستا ئێمە لێرەین لە کردنەوەی ئەو بەنداوە. بێگومان ئەو بەنداوە دەبێتە هۆکارێکی زۆر باش و دڵخۆشکار بۆ پەرەپێدانی گەشتیاری لە ناوچەکە، بۆ گۆڕانی کەشوهەوا لە ناوچەکە، پەرەپێدانی سامانی ماسی و لە هەمووشی گرنگتر ئەبێتە ناوچەیەکی زۆر گرنگی گەشتیاری لە دەوروبەری هەولێر کە هەموو خەڵکی دۆڵی خۆشناوەتی و ئەو دەبەرە دەتوانن سوودی لێ ببینن. ئەم ئاوە ئاوی بارانە و وەرزیە کە هەمیشە بە فێرۆ دەڕۆشت. ئێمە کە بڕیاری دروستکردنی بەندەوەکەماندا چەندین بیرۆکە هەبوو کە چۆن بتوانین سوودی لێ وەربگرین. هەمومان دەزانین ئەم بەنداوانە هاوکاریەکی زۆر دەکەن بۆ جوتیارانمان لە ڕووی کشت و کاڵیەوە دەتوانی سوودمەند بێ، بۆ ئاوی ژێرزەوی دەکرێت زۆر سوودمەند بێ کە ئاوی ژێرزەوی زیاد بکاتەوە. و ئێمە بەرنامەیەکی زۆر گەورەترمان هەیە بۆ پەرەپێدانی کەرتی کەشت و گوزاری لەو ناوچەیە کە ئەویش ئێستا خەریکی دروستکردن و تەواوکردنی مەستەر پلانەکەین. هیوادارین خوا فەرسەتمان پێ بدا و بتوانین بەردەوام بین لەو ئەرکە و باشترکردنی وەزی گشتی ناوچەکە بە پەرەپێدانی ئەم جۆرە پرۆژانە. من گومانم لەوەدانە ئەبێتە شوێنێکی زۆر خۆش خەڵک دەتوانن لە هەولێر لە شارەکانی تری کوردستان سەردانی بکەن. مەستەر پلانەکەم بینیوە شتێکی زۆر نایاب و زۆر جوانە، هێشتا بە تەواوەتی نەگەیشتونەتە کۆناغی نیایی، بەڵام کە تەواو دەبێ وەختە یەکسەر دەست بە جێبەجێکردنی بەشەکانی ئەو مەستەر پلانەش دەکەین کە هەمووی جارێکی تر دەخرێتەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستان و هەلی کاری زۆر بۆ خەڵکی ناوچەکە دروست دەکا، نەک تەنیا لە دروستکردنی پرۆژەکە بەڵام لە بەردەوامبوون و بەڕێوەبردننی ئەو شوێنانەی لە پرۆژەکەدا دروست دەکرێن. ئەمە هەمووی دەبێتە بەشێک لە پەرەپێدانی کەرتی ئابووری و دروستکردنی ژێرخانی ئابووریەکی بەهێزتر و هەروەها دروستکردنی هەلی کار بۆ خەڵکی ناوچەکە. دوای ئەوەی کە ئەم دەریاچەیە دروست بووە، خەڵکێکی زۆر سەردانی دەکات و دێنە ئێرە هەندێک جار بەداخەوە ڕەچاوی ژینگە پارێزی ناکەن و زبل و خاشاکی خۆیان فرە دەدەن. هیوادارم هاوڵاتیان ئەویان لە بەرچاو بێ کە کوردستان ماڵی هەمومانە و پاراستنی ژینگەش ئەرکی هەمومانە. ئەوانەی دێنە ئێرە بۆ چێژوەرگرتن، کات بەسەربردن، هیوادارم ژینگەی ئەم دەریاچەیە یان هەر شوێنێکی تر کە سەردانی دەکەن بپارێزن. هەر بۆ ئەو مەبەستەش ئێمە ژمارەیەک هاوڵاتی دلسۆز و خەڵکی ئەم دۆڵە وەکو گرێبەست ئێستا لە ئەرکدان بۆ ئەوەی یارمەتی گەشتیاران بدەن لەوەی کە پاشماوەکانی خۆیان زبل و خاشاکی خۆیان فرە نەدەن یان کۆیان بکەنەوە و هیوادارم هەموو لایەک هاوکاری یەکتر بکەین بۆ ئەوەی تاکو بتوانین
شوێنێکی جوانتر و سەرنجڕاکێشتر و خۆشتر و بەچێشتر بۆ خۆمان و بۆ داهاتوو بۆ مناڵەکان و هەموو وڵاتیانی کوردستانیش ئینشاڵڵا دەستەبەر بکەین. ئەمە یەکێکە لەو پرۆژە زۆر جوان و نایابانەی کە لە دەوروبەری شاری هەولێر ئێمە دەستمان پێکردووە و پەرەی پێدەدەین و گەورەتری دەکەین. جگە لەمە پرۆژەی تریش هەن لە چوارچێوەی ئەو سیستەمی پەرەپێدان بە گڵدانەوەی ئاو و دروستکردنی بەندا و پۆند لە هەندێک شوێنی تریش ئێستا خەریکی دروستکردنی ئەم جۆرە پرۆژانەین کە هەر هەمویان جارێکی تر دەخرێنەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستانی وەدارم خەڵکی هەولێر، خەڵکی شارەکانی تر، شەقلاوە لە پشتێرە هەمویان بتوانن لە وەختێکی نێزیکدا بێن و ئیتر ئێرە ببێ بە شوێنێکی خۆشی کات بەسەربردن و چێژوەرگرتن ئینشاءڵڵا. ئەمە پرۆژە یەکەمە. پرۆژەی دووهەم دروستکردنی جوتسایتی گۆمەسپان سماقۆلیا کە ئەویش ئەرکەکەی بە کۆمپانیای هێمن گروپ دراوە. هێمن گروپ هەروە خۆشتان دەزانن چەندین پرۆژەی گەورە و استراتیجیان لەسەر ڕاستی یاریمی کوردستان دروست کردووە لە ماوەیەکی خێرا بە توانایەکی باش بە ستانداردێکی نێودەوڵەتی. هەرەمەش وای کردووە ئێمە بتوانین متمانەیەکی زیاتریان پێ بکەین و ئەو جۆرە پرۆژانە ئەوان جێبەجێ بکەن کە بگومان ئێمە لە تەواوکردن و جۆری کواڵیتی دڵنیاین. ئەم پرۆژەیە بەشی یەکەمی دروستکردنی جوتسایدی گۆمەسپان بۆ سماقۆلیا، بەڵام دوای ئەوە لە مەرحەلەی داهاتوو ڕێگاکە بە دەوری دەریاچەکەەوە دەستوڕەیە. ئەمەش دیسان هەر بۆ بابەتی گەشتیاری بۆ هاوڵاتیان بەکاردێەوە هەروەها بەستنەوەی ڕێگاکانیش لەلایەکەوە بینی هەولێر بۆ ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و بەستنەوەی هەولێر بە سلێمانی ئەمە بێتە ڕێگایەکی تر بە ڕێگەی دۆڵی سماقۆلیەوە. ئەمە بەشەکەی تر دیسان دەگەڕێتەوە بۆ کۆڕێ و هەر لەم لاوە دەتوانن بچنەوە بۆ شەقلاوە و چەندین یان هەر بەچیای سەفینەوە دەتوان بچنەوە بۆ شەقلاوە کەواتە دروستکردنی شەبەکەیەکی ڕێگەوبان لەو ناوچەیە هەموو ئەو دەڤەرە جوان و خۆشانە بەیەکەوە دەبەستێتەوە. ئەم شەقامی یان ئەم جوتسایدیە کە بە دەوری دەریاچەکەەوە دەسوڕێتەوە دواتر لە چوارچێوەی ئەو بەرنام و پلان و ماستر پلانەی کە بۆ ناوچەکە دەستنیشان کراوە زۆر بە شێوازێکی جوان و سەردەمیانە دروستکراوە کە خەڵک بتوانن هەم بە دەوری دەریاچەکەدا بسوڕێن هەم بتوانن سەردانی ئەو شوێنانەش بکەن کە لە داهاتوودا ئینشاءڵڵا دروست دەکرێت لەم ناوچەیە. بە هەر حاڵ ئەمە بەرنامەیەکی گرنگ بووە بۆ ئەوەی ئێمە بتوانین کەرتی گەشتیاری لە ناوچەکە بەرەو پێشەوە بین، یارمەتی هاوڵاتیانی خۆمان بدەین، ئێمە بتوانین هەروەکو باسم کرد بابەتی ئاو گڵدانەوەی ئاو شتێکی زۆر گرنگە بۆ بابەتی دەستنیشانکردنیان دڵنیابوون لە ئاسایشی ئاو کە ئێمە بتوانین سوودی لێ وەربگرین. ئەم هەوڵانەی تریش ئەو بەرنامانەی تریش کە باسم کردن ئەوانە هەمووی ئینشاءڵڵا لە وەختێکی نزیکدا دەخرێنە ڕوو سوودی لێ وەردەگرین. جارێکی تر من دەستخۆشی هەردوو کۆمپانیای جێبەجێکار دەکەم، کۆمپانیای سەنەک بۆ دروستکردنی ئەم بەنداوە و کۆمپانیای هێمن گروپیش بۆ دەستپێکردنی جوتسایدی گۆمەسپان سماقۆلی. ئینشاءڵڵا کوردستانمان ڕۆژ بە ڕۆژ خۆشتر ببێت و پێشتر بکەوێت و خەڵکی ئێمەش هەر سەلامەت و تەندروست بن، کوردستانمان هەر ئەوەدام بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.